لاوان چینێکی گرنگی هەموو کۆمەڵگەیەکن بزوێنەری پێشکەوتن و بەرەو پێشچوونن لە وڵاتاندا لە ڕۆژی جیهانی لاواندا دەپرسین ئاخۆ گەنجان و لاوانی ئەم هەرێمە تا چەند پشت بە تواناکانیان دەبەستێت و ئاوەڕیان لێ دەدرێتەوە وەڵامەکەشی هەر لە لاوان خۆیان وەردەگرینەوە. ڕۆژی لاوان لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئەو تۆ باش نییە ئەوش کەوتۆتەوە سەر گەنجەکە خۆی تا چەند بتوانێت ئیش و کار و پەرەسەندنی خۆی بەڕێوە بەرێت تێڵەنتی خۆی بەرەو پێش بچێت دیڤلۆپینگ بکە و بەتابەت ئەو گەنجی کە ئەخوێنێت لە زانکۆ بەداخۆ هیچ ئەهلی و چانسێکی نییە هەلی چانسێکی نییە بۆ ئەوەی کە بتوانێت دابمەزرێت ئەگەریش دابمەزرێویش لە شوێنە ناحکمیەکانێ شوێنە ئەهلیەکان سیڤی پڕکاتەوە دەستی لەسەر دڵێتی خوا دامەزرێم دانەمەزرێم یا حاڵە حسابێک ئەبێ گەنجەکە خۆی بەرەو پێشەوە بچێت دەبێ خۆی لە شتێکا بدۆزێت. لە ساڵی 1999 نەتەوە یەکگرتووەکان دوانزەی ئابی وەکو ڕۆژی جیهانی لاوان دیاری کرد. ساڵانە لە هەرێمی کوردستانش لەم ڕۆژەدا دیدار و چالاکی تایبەت بەڕێوە دەچێت بەڵام بە وتەی گەنجان هێشتا ژیانێکی شایستە ناژین و ڕەنج و ماندووبوونیان بە فێڕۆ دەڕوات. لە هەرێمی کوردستانە یعنی هەتاکو ئێستا نەیتوانێت پەرە بە دەرفەتی بۆ نەڕەخساوە تاکو تواناکانی بەگەڕ بخات و لەو بوارەی کە خۆی ئەوێت بەگەڕی بێن بۆ نمونە کە کاتێک زانکۆ تەواوەکەی بتەوێت لە بوارەکەی خۆتە ئەو بەشەی کاتێکەوەی تەواوەکەیت بتوانانی پسپۆڕیتیا بەدەستبێنی. بەپی دوایین ئامار ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان دەگاتە 16.5 ئەو ڕێژەیە لە نێوان گەنجانی تەمەن 18 ساڵ بۆ 35 ساڵ سێ ئەوەندەیە. ساڵانە زیاتر لە 40,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان هەن و لە ئێستاژە زیاتر لە 700,000 دەرچووی دانەمەزراو لە هەرێمی کوردستاندا هەیە کە هەمویان گەنجانن. نەبوونی هەلیکار و دانەمەزراندن بۆتە هۆی ئەوەی ڕێژی کۆچی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە زیاد بکات. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.